بەخێر بێن بۆ سلێمانی ئەمڕۆ بەرنامەی سەکۆی گەنجان لە سلێمانی لە ڕێکخراوی فایڤۆن لابە. من ناوم دلڤینە و بەڕێوەبەری پرۆگرامەکانم لە فایڤۆن لابس. سەکۆی گەنجان بەرنامەیەکە بۆ ئەوەی زیاتر دەربارەی گەنجان و کارسازی بناسێت و هەروەها تواناکانیان و بربەستەکانی کە ڕوبەڕوویان ئەبێتەوە. ئەمڕۆ چەند گەنجێکم لەلایە کە زۆر بەتوانان و خاوەنکاری خۆیانن بەشداری پرۆگرامەکانیان کردووە و دواتر توانیانە ببنە خاوەنکار و لە بازار کار بکەن. ئێستا یەکە پێتانە ناسێنەوە گفتوگۆیەکی زۆر خۆش بێکەوە ئەکەین. سڵاو، من هەڤاڵ سیروان بەڕێوەبەری ئۆفیسی سلێمانیم لە ڕێکخراوی فایڤۆن لاب. بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. سڵاو، من ناوم ژیارە، خاوەنی بڕاندی هامنەوە. بڕاندی هامنەوە ئیش دەکات بۆ دروستکردنی کەری علی بابا. بەخێر بێن بۆ سەکۆی گەنجان. سڵاو، من میر بەڕێوەبەر یەکێک لە دامەزرێنەرانی پەیمانگای تووتڵج بۆ کۆرسی زمانەوانی. بەخێر بێن بۆ سەکۆی گەنجان. من هێڤی عەفان، خاوەنی بڕاندی لادێ. بڕاندی لادێ بۆ دروستکردنی سابوونی سروشتی و زەیتی سروشتی و بەرهەمی سروشتیە. بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان لە شاری سلێمانی. جەماعەتڕاتان چێساش کەسێک هەڵبژێرین بەتە سەرۆکی گفتوگۆکەمان ئەو بەڕێوەی بەرێ کێ خۆیتە تەواعەکە ئەگەر پێتان خۆشم نەتوانم یارمەتیتان بۆ خۆ براوەتەوە ئۆکەی بە سەرەتا زۆر باسی ناوی فایڤۆن لابە بیستین لەم لەولا ئەڵەن کار و چالاکیان هەیە مادەم دڵڤین خان تۆ لەویت پێمان خۆشە زۆر بە جوانی بۆ ما بناسێنی وەکو ئیشەکانیان چیەکەن چی ناکەن چۆن یارمەتی ئەم گەنجانایان کە لێرەن چۆن چیان کردووە ئەگەر توانی بۆمان باسکەی بۆی کە زیاتر بینارەکانمان بی. زۆر سپاس کاکەڤاڵ. شوێنێکی گەنجانەیە، شوێنێکی ئینۆڤەتیڤە، شوێنێکە بۆ داهێنان. سەرەتا ئێمە وەکو لانەیەکی پرۆژە سەرەتاییەکان دەستمان پێکرد بۆ هاوکاری و گەنجانەی کە بیرۆکێکی کاریان هەیە و کۆم گەنجانەی کە لێرە دانیشتون. ئینجا دواتر پرۆگرامەکان زیای کرد تەمان ئێستا بۆ ستێجی دواتر هەمانەکە ئەو گەنجانن کە پرۆژەکانیان دەست پێ کردو ئەیانەوێ گەورەتری بکەن و ئینجا بەشێکی تریشمان هەیە کە بەشی وەبەرهێنانە. تەمان چەند جۆرە پرۆگرامێکمان هەیە. پرۆگراممان هەیە بۆ تەلەبەی جامعەیە، پرۆگراممان هەیە هاوینانە بۆ ئەوانەی کە پشویان هەیە وتوانن بەشداری بکەن. پرۆگرامەکانیش ئێمە لە 4 لایەنەوە هاوکاریان ئەەکەین. 4 لایەنەکە چین؟ لایەنی یەکەمی ترینینگەواتە ڕاهێنان. هەموو ڕاهێنانێکیان پێ ئەەکەین لە ڕێی بزنسەوە کە بتوانن ئەم کەسانە ئەم گەنجانە بە تەواوەتی لە بزنس شارەزا بن و بتوانن کەونە ناو بازارەوە. طبعا ئەمە لە ئایدیایە لە خاڵی بڵێن بیرۆکەوە تا کۆتایی. دواتر بەشی منتۆرشپمان هەیە و ئەدڤایزەری. منتۆرشپ و ئەدڤایزەری چییە؟ واتە ئێمە چۆن بتوانین ئامۆژگاریان بکەین یاخود لەگەڵ یان نابین خاڵ بە خاڵ خطوە بە خطوە تا ئەتوانن بگەنە ناو بازار. بەشی سێم فاینانسینگە طبعاً بەپێی دۆنەرەکانمان وەکو بڵێم بەپێی دۆنەرەکانمان فەندێک بۆ ئەم گەنجانە ئامادە ئەکرێت یاخود بۆ براوەکان کە ئەم فەندەش هیچ قازانجێکی بۆ فایڤۆن لاب نییە بەڵکو هەر بۆ گەنجەکە خۆەتی بۆی پرۆژەکەی دەست پێ بکە. بەشی چوارەمیش کمیونیتیەکەیە واتە ئێمە ژینگەیەکی کارسازانە دروست دەکەین. ئێستا ئەم گەنجانەی کە لێرە دانیشتن هەرێکیان لە پرۆگرامێکان ئالێرەیە یەکتری ئەناسن لەواچە سوود لە یەکتری وەربگرن لە زانیاری یەکتری لە کۆنێکشن لە ناسینی خەڵکەکانی کە یەکتری ئەناسن هەروەها ئەیانگەێنین بە خەڵکی تر کە خاوەنکارن کە لە ناو بازاران کە توانایەکی تری ناو بازاریان هەیە بۆ ئەوەی کە ئەم گەنجانە سوودیان لێبینن. هێڤی خان لێت وتێ برندێکم هەیە ناوی لادێ هەمزانین لادێ چییە؟ ئەم ناو لەکوێ هێنا چی و کردووە لە کێکۆ خەریکی ئەمیشەیت هەنێک بەرهەمیشە دێناوە لێرە پیشانمانی تۆزێک بۆمان باس بکە. بڕاندی لادێ دەستی پێکرد لەو کاتەوەی کە من مەرحەلە دوی جامیعە بوو
براندی لادێ خۆی بۆ دروستکردنی سابوون و بەرهەمی سروشتیە کە لە مەرحەلە دوی جامعە بووم فکرەوەم بۆ هاتکە من سابوونی سروشتی دروستکەم لەبەرەوەی ئێمە لە جامعە بە شێوازێکی کیمیایی دروستمانە کرد بوتم بوو بە شێوازێکی سروشتی من نەیەم دروستیکەم لە دوای کە فکرەکەم بۆ هات دەستم کرد بە سێرچکردن لەسەری دروستم کرد لە ماڵەوە بە بەرهەمێکی سروشتی لە شتە سەرەتایەکانی ماڵەوە دەستم پێ کرد و دروستم کرد لە دوایەوەی کە ماڵەوە بەکاریان هێنا چواردەورەکەم بەکاریان هێنا فیدباکی ویان بۆم گێڕایەوە کە ئیسفادەیان لێ کردووە یعنی ئەمە بۆ هۆکاریەوەی کە من بیرکەمەوە لەوەی کە بابی کەمە شتێک کە بتوانێت خەڵکی هەمووی ئیسفادەی لێ بکە ئیسفادەم لێ کردووە بەکارێنەوە ڕۆژێکان بۆی هێنام ئیتر لە دوای ئەوە دەستم کرد لە بەروی خوێندکار بووم دەستم کرد بۆی پێیجێکی ئۆنلاینم دانا بەرهەمەکانم دروستە کرد لە ماڵەوە و لە پێیج ئۆنلاینەکەەوەم فرۆشت لە دوای جامعەم تەواو کرد بیرم کردەوە کە من ئەم مهنێ ئەزانم بۆ نەیکەم بە کارگەیەکی بچووک کردم بە کارگەیەکی بچووک الحەمدولایە تا ئێستا بەردەوامین و ئیشی لەسەرەکەی ئێستا کاڵی کارگەیەکی بچووک ینی خەڵکی لای ئیشەکان بەڵە بەتەکی لە ئێستا چەند کارمەندێکم هەیە کە ئیش لە کارگەکەماکە باشە زۆر باشە کەواتە هەلیکی باشە ڕەخسانەوە بۆ ئیشۆمانە بۆ خەڵکیکە بەڵە بەتەکی دوو لە هەوڵی ئەوە شام کە خەڵکی زیاتر بێنمە ناو کارگەکەمەوە واتە خات و هێوی هەموو ئەم بەرهەمانەی کارەکەی خۆتە بەڵێ هەمویانی خۆمە و زۆر بەرهەمی کەشم هەیە ئێمە زیاتر لە 26 جۆر سابوونمان هەیە وا کۆمەڵێک زەیتی سروشتی و کرێمی سروشتی هەر زۆر باشە ئەمەیان زەیتی سروشتیە ئێمە خۆمانەی گرین بە جیهاز بە پرێسی سارد بۆی کوالەتی زەیتەکە لە دەست نەدرێ ئێمە بە پرێسی ساردەیگرین پاکێجیمان کردو بەم شێوەیە خەڵک داوایەکە لە مۆمە شکڵاکەی بەڵە بەڵە دەستا خۆر زۆر باشە بە ئیشەکانی ئەومان ناسی بێن بۆ لای کاک میر وابێ دووبارە کاکە میرێەوە خەریکی چین چیەکەن چی ناکەن ئیشەکەتمان پێ بناسیێنە ئێمە لە تووتڵج بەڕاستی سیرمان کرد کە بۆشاییەک هەیە لە بواری وانەوتنەوە لە کوردستانە و سیرمان کرد ئەو کەسانی کە بۆ ماوەی 12 ساڵ بەڕاستی ئەخوێنن یاخود زانکۆش تەواوەکەن ناتوانن بە باشی فێری زمانی دووەم ببن ئتر ئینگلیزی بێت یاخود عەرەبی بێ هەر زمانێکتر بێت بۆیە هەوڵمانە کە ئێمە شێوازێکی زۆر ئاسان پێیڕۆ بکەین تاوەکو فێرخوازەکان گەێنین بە توانای گفتوگۆکردن و دووشت کە زۆ باش بوو لە یەک کاتا بۆ ئێمە ڕوویە ئەوە بوو خۆمان لە کاتێکە خەریکی توێژینەوەی زانستی بووین سەبارەت بە وانەوتنەوە لە بواری زمانی ئینگلیزیا بۆ بەرەو پێشبردننی گفتوگۆکردن لە هەمان کاتا پرۆگرامێکە بوو لە 5 لابس کە بەشی کارسازی زانکۆکان بوو سیرمان کرد کە ئێمە توانین توانەکانی خۆمان بەرەو پێش بەرین لێرە بۆیە هەردووکیمان بێکەوە بەکارهێنا سپاس بخوا زیاد لە 7 مانگە ئێستێمە لەو بوارەدا کارەکەین توانیمانە سەدان فێرخوازمان هەبێ و لە سوۆسیال میدیاکانمان بە هەزاران کەس ڕۆژانە سوود لەو بابەتانە بینن کە بڵاویەکەینەوە و پێچگە لە خۆشمان توانیمانە زیاد لە 5 کەسی تر بخەینە سەرکار و لەگەڵ ئێمەدا ئێستا خەریکی وانەوتنەوەن و بێگومان ڕکرومنتی شەر بەردەوامەوەتە وەرگرتنی خەڵک پاسێکەروتی هیچێکم لە دامەزرێنەرەکان چەند کەس نێەوە ئێمە خۆمان لە ئێستادا 5 دامەزرێنەرین کە لە سەرەتاوە ئایدیتمان کردبەیەکەوە بیرۆکەکانمان دانا و هاریکارێکی زۆر باشی یەکترین چ شتێک ئێوە جیا ئەکاتەوە لە سنتەرەکانی تر کە زمان فێرەکانی من بۆ بێم بۆ لای ئێوە بۆچی نەچم بۆ لایەکێکی تر خۆی دڵبیخان لە هەموو کارێکە بەڕاستی بەها زۆر گرنگە کە بی بە بزنسەکەت ئێمە هەوڵمان ناوە لە کاتی وانەوتنەوەیە فێرخواز ئەوەی کە پێویستێتی بەڕاستی پێشکەشی بکەین بۆ نمونە لە زۆر شوێنەکان فێرخواز ئەبەسترێتەوە بە کۆرسبووکێکەوە یاخود کتێبێکەوە واتە ناتوانێت بە زیندوی فێری زمانەکە بێت کاکمیر ئێمە چۆن بتوانین بەشدار بین لەگەڵ ئێوە شێوازی وانە خوێندن لە تووتڵج لە ئێستادا هەم ئاسانکاریەکی شە بۆ خەڵک بەڕاستی کە بە شێوازی ئۆنلاینە واتە کاتێک تۆ کە بە ئۆنلاین ئەخوێنیت ئەو پارێت بۆ ئەگەڕێتەوە کە بڵێن هاتوچۆکەی بۆ شوێنە پاری خواردن بۆ ئەگەڕێتەوە واتە تۆ بە پارەیەکی کەمتر ئەتوانی قازانجێکی زۆر بکەی هەم فێری زمانەکە ببی و هەم لە ماڵەوە بەڕاستی کاتیش زۆر لەبەردەستایە کاک میر پێمان خۆش و بزانم من کەسێکی سەرەتایی ماوەی چنێکم پێ ئەچێ فێری زمانی ئینگلیزی بم بمەوێ فێری زمانی ئینگلیزی بم لە بواری بزنسەکەی خۆمە دروستە
کاکژێر ئێمە زۆرینەی فێرخوازەکان بەڕاستی و پرسیارەمان لێکەن لە سەرەتاوە ئێمە هەمیشە پێیان دەڵێن کە فێربوونی زمان پرۆسەیەکە زیاتر ئێوە ڤیددیوە ینی چیرۆکەکان زیاتر چی ینی بە ڤیددیوە یان بە گوێگرتنا خۆی فێرخواز زۆر گرنگە کە بتوانی ئەوەی فێرە بێ بە واقعی بیبینێتەوە بۆ ئێمە هەوڵمان ناوە شێوازی فێربوون بگۆڕین لە ئەوەی کە تۆ لەسەر کۆرسبووکێک لەسەر کتێبێک هەر بخوێنیتەوە بخوێنیتەوە نە ئەوە نابێ لە فێربوونی زمانە شتێکی پێڵم بیرکردنەوەی ڕخنەگرانە critical thinking بۆیە گرنگە بەڕاستی فێرخواز ئەو بوارە بەرەو پێش بەرێ ئەویش بە کورتە چیرۆک ڤیددیۆ فیلم بە هەمان شێوەگۆرانی زمانی ئینگلیزیش گرنگە لە هەمان کاتا دیبیت و پرزنتیشن لە بینی فێرخوازەکانە بۆی بتوانن کە ئەو ڤۆکابلەریەوەتە ئەو شەکاری کە فێرە بن بەکاری بهێنەوە بێکەوە زۆر باش ئۆکەی هەمویانمان ناسان بەس کاکژیار ماوە کاکژیارمەڵە بەرهەمەداناوە لێرە باوزین چیشتی خۆشە بەڵێ من پێشتر خۆم ناسان پێم خۆشە برندەکەم بناسیێنم برندەکەمان ناوی هامنۆیە هامنۆ چۆن ئیشەکە بڵێن لەسەر بەرەمی خۆماڵی جوتیاران ڕاستە خۆ لە جوتیارانی کوردستان ئەیکڕین پاشان چەند پرۆسێسێکی بەسەرا دەڕات و چەند بەرهەمێکی جوانمان پێشکەشەکەین چەند بەرهەمێکی جوان پێشکەشەکەین چین بەرهەمەکانی کە لە بەرهەمەکان ئێمە سەرەتا بەم شێوەیە کڕین فستەقابی دەکڕین بەم جۆرە یان علیبابا بڵێن علیبابا باش بەم جۆرەی کڕین پاشان پاکیەکەین بە جیاسی پێشکەوت و پاکیەکەین بەم جۆرە پاشان جیاکەینەوە وردەکان و گەورەکان جیاکەینەوە پاشان ئەیبرژێنین و پاکیەکەینەوە دووبارە هەتا ئاوای لێت باش نییە پاشان دروستکردنی کەری علیبابا پینەت بەتەر بەم جۆرە دروستێکین کەری علیبابا دروستەکەین و بە نرخێکی گونجاوی کینە بازارەوە ڕاستی ئەمە هینی براندی دەرەوەم زۆر بینیەوە بەس وەکو کوردی ئەمە یەکەم جارمە بەڕاستی یەکێک بینم کە ئیش لەسەر کەرەی با بڵێن فستەقابیت بکات لە کوردستانە چۆنە بیرۆکەیەت بۆ هاو چی بووای تۆی گەیانە ئەم بابەتە من لە شەریکەیەکی بڵین چەرەسات ئیشمەکرد ماوەیەکی زۆر ئیشمەگرت باشە لە کاتێکا بەرهەمی دەرەوە زۆر هات بۆمان بە نرخێکی گرانتر بەڵام بەرهەمی جوتیارەکانی خۆمان نەکراوە بۆچی نەکراوە چونکە هیچ بەروارێکی لەسەر نەبوو ئەم بەرهەمە باشە ئاهات بۆ من هیچ بەروارێکی لەسەر نەبوو باشە ئەی بەم شێوە بۆ من ئاهات هیچی لەسەر نەبوو هیچ بەروارێک هیچ یان بڵین تاریخێک هیچ چاکردنی لەسەر نەبوو هیچ پاکردنێک بەم جۆرە ئاهات ئیتر ئێمە نەمانەتوانین بیکڕین هەرچەندە سعرەکەی هەرزانتریش بوو باشە بەڵام ئێمە نەمانەتوانین بیکڕین بەس ئیتر من فکرەکەم وا بوو بیکڕمەوە لە جوتیاران لە معمەلێکی بچووکە چاکیکین پرۆسەکە بکەین وردە سەوی جەناب بۆەوە کارگە بەڵێ کارگەیەکە ئەین دەستمان پێکردو ئەین ماوەی 3 مانگە بەرهەممان هەیە بەرهەمی کەری علیبابامان هەیە خۆماڵی بڵین بەرهەمی کەری علیبابای خۆماڵیمان هەیە ماوەی 3 مانگە ئەمە هەستەکەی هیستادەی هەبێ بۆ نمونە بۆ ئەو جوتیارانەی کە ئەم بەرهەمانیان هەیە هەستەکەی ئەوان با بڵین چۆن بەرەو پیری ئەم پرۆژێوەیەن چۆنە پەیوەندی لەگەڵیانە زۆر خۆشحاڵم بەم پرۆژانە ئەوان یعنی ساڵانێکی زۆرە کێشەی ئەوانەیە بەرهەمەکانیان ساغ نابێتەوە بۆ نمونە ئێستا کارگەیەکی ئاوا هەبێت بۆ نمونە ساڵانە ئین بڕێژیان لێ وەرگری هەر باشە بۆوان زیاتر ساغە بێتەوە زیاتر دڵخۆشیانەکە بۆوان جگە لە کەری علیبابا لە بەرنامەتانە هەیە کەریکە زیادکەن بۆ ناو بەرهەمەکان زیاتر ئێمە پرۆژەکەمان 3 ساڵە باشە یان پرۆژەکەمان 3 ساڵە کەری علیبابایە دروستکردنی شیرینیە لە علیبابا چونکە خۆی علیبابا شتێکە شەکل لە خوێنە ڕاگیرێت باشە جەیرێکە شەکل لە خوێنە ئیتر بۆ نمونە شیرینی پێ دروستکردنی زۆر ئیسفادەیە بێت زیاتر کەرەی کەش دروستەکەین ئیشەڵڵا و ڕاشیش یانی دروستەکەین ڕاشی خۆماڵی نازانم هێوی وابزانم حەستە کرد لەگەڵ کاکژارە باسێکی هینەکان بکەیت کەرە من بۆ دروستکردنی بەرهەمەکانم کۆمەڵە کەرەم پێویستە ئەنجاکە کارێک ژێر ئەم فکرەیم بینی بۆیە ینی ئەمە بزانم کە دروستەکە بووی من بتوانم بۆ دروستکردنی بەرهەمەکانم بەکاری بێنم بەڵێ ئێمە توانین هەموو جۆرەکانی کەرە دروستکەین بەڕێگەیەکی زۆر ئاسانەوەکو کرێمی لێکات یانی کەرەکان هیچ وردیەک و هیچ خراپی تیان نابێت یانی بۆ ساڵبوونەکانی تو ئەتوانین بەکاری بێنی بە شێوەیەکی زۆر جوان دروستیەکەین هەموو جۆرەکان ئەتوانین دروستکەین ئەو شتێکی زۆر باشە بۆ ئێمە ئینشاڵڵا پەیوەندیمانە بێت ئیتر ئەوەش سوودی لە تۆ بینی و لای تۆ کۆرس وەرەگرێت و ئێمەش دوای کۆرسێک لای تۆکەینەوە ئیتر بێکەوە هەمومان پێویستم بە کاگمیر زۆرە بێت چکە ڕاستی ئینگلیزیەکە توانێت تێگەشتنم نووسینم ئەوانم باشە بەڵام کە ئەمەیەت بچمە سەرەوەی کە قسە بکەم هەستەکەم تاوانیم هێشتا هەستەکەم پێویستم بە زۆر ینی فێرخواست تووشی و کێشانە بێ
ئێمە لەبەروی زۆر وەرەگرین بەڵامەوەی زمانی خۆمان زمانی دایکمان زمانی کوردیە و بەکارهێنانمان زۆر کەمە بۆ زمانی دووەم بۆی بەڕاستی ژینگەیەک پێویستە کە توانی زمانەکەی لەگەڵا بەکاربێنیتەوە هەوڵین توتڵست بکەین بۆ ژینگەی بۆ بەڕێز ئێمە ئازان بۆش ئیسپادەی هەیە مەسەن نێوە لێکۆڵینەوەکە لەسەر بەرهەمەکانتانە بە دوایشتی تازە ئاگەڕن لەبەرەوە بوون و زانستی زانیاری لەسەر زمانی دووەم ئیتر ئینگلیزی بێ عەرەبی بێت هەستەکەم زۆر زەرورە بۆ هەموو میشانە تاوەکو ئیسفادەی لێ بکەن یاخود هەر نەبێ بۆ لەیبڵی پرۆدەکتەکانتان چکە سپێ ڕۆژ بڕوا ناکەم ئەم میشە هەر لێرە بمێنێتەوە ئەمە چێتە شارەکانی کە هەرچەنە باسی ئەوشە بۆ نەکردم ئەمە هێشتا لە کوێی فرۆشن هەر سلێمانیە یان نردوتانە بۆ شوێنەکانی کە ئێمە خۆمان کارگەکەمان لە هەڵەبجەیە بەرهەمەکان لەوێ دروستەکەین و ڕاستەوخۆ شوێنی فرۆشیشمان هەیە هەر لەوێ و گەیاندنمان هەیە بۆ هەموو کوردستان و دەرەوەی کوردستان و لە چەند شوێنێکی ناو سلێمانی و دەرەوەی سلێمانیش لە چەند شوێنێک لە شارەکان دامانناوە ئەتوانن لێوە دەسی خەن کاتە زیاتر ئۆنلاین ئیشەکەن و هەنێک شوێنیشتان هەیە کە ڕێکەوتنتان لەگەڵا کرد ئاسانە ڕوات مەسەلەن قورس نییە فرۆشتنیان قەنەعات پێکردنی خەڵک لای ئێمە تۆزێگە و مشکیلەیمان هەیە بەام زۆربەی کارسازەکان کێنە لامان ئەڵەن مەسەلەن سیقەی کە لەلایەن بەکاربەرەوەی بە تایبەتی خۆمان ئەو سیقەیە نییە لەسەر پرۆدەکتەکانی خۆمان نازانم ئێوە تا چەندێک تووشی ئەم کێشەیە بوون بۆ هەمووتانیان ئێمە ڕاستی من وەک خۆم ینی بوون بە دوو بەشەوە خەڵک لە بزنسەکەی منە بەشێکی زۆربەی لایەنی کیمیاوی گرتووە ینی ئەوانە منەتوانم بڵم ناتوانم تەرکیز بخەمە سەریان بۆ فرۆشتنی بەرهەمەکانم بەشێکیشی لایەنی سروشتیان گرتووە کە ئەمانە زۆر باشن بۆ من و ئەتوانم بڵم زۆر بە باشی پێشوازی لە بەرهەمەکانی منەکەن و شتێکی باشە ئەو کەسانە من چکە تەرکیزم خسۆتە سەر ئەوان کاک ژیار تۆ ئەم کێشەیە توش بووە بۆ نمونە زۆر بەرهەمی هاوشێوە هەیە بە تایبەتی کەرەی بەڵێ زۆر بەرهەمی هاوردە هەیە بەڵام بەرهەمی خۆماڵینی ئێمە توانین بە چەند ڕێگەی شەرحیگەین ئەم بەرهەمە هیچ مادێکی حافیزە تێناگەی کە ئێستا لەم ڕۆژەیە کێشەی زۆر گەورەی لە مادی حافیزە بەڵام ئێمە هیچ مادێکی حافیزە بەکار نایێنین لەوە تێ ئەگا ینی کە ینی ئێستا بۆ نمونە من ئەگەر بەرهەمێکی ئەمریکیە یان نازانم سعودیە ببینم هەکە دەمێکە ناوی هەیە خەڵک تێ ئەگا کە بڵێ ئەوەی تۆ باشترە چونکە موادی کیمیاییت یانە ئەوەی ئەو کە چەند ساڵە ناوی هەیە لەوەی تۆ بۆی ڕوون بووەوە ئێستا دکتۆرەکان زۆر قسە لەسەر موادی حافیزەکەن دلفین خان زۆر قسەی لەسەرەکان بڵێن ئەی موادی حافیزە چیە و زیانەکانی چییە چۆن بەروارەکەی درێژەکەنەوە ئەمە خۆی ئازایی بۆ ساڵێکە چەرەسات و یانکەری چەرەسات بۆ ساڵێک بەس ئەو یانکە نووسیوتی 3 ساڵیان 2 ساڵ زیانی زۆریە بۆ تەندروستی بەهی دەرەوەی کوردستان بێ هەتا یەتە ناو کوردستان و ئیتی ماوی زۆری پێچێت بەس ئەم بەرهەمەکەی جوتیارانی کوردستانە ئیتی باشترە یان فرێشترە یان بۆی شەرحەکەی باشترە کە فرێشترە نوێتریشە بەرهەمەکە ئێمە ئیکین بەکەری علی بابا ئەمە زۆر جیاوازە تا حدێکی باش فرێش و تازە هەمکاری بەرهەمی ناخۆش بەڕاستی من تاوەکو بەرەمی ناخۆوەستا بێ کە بزانم کەسێک حوزمانی خۆمە سوودی لەیەکە بەڕاستی ناچم هی دەرەوەی کە ئیمپۆرتکراوە بیکڕم هیچ بەتاکیت ئەوە وایە بەڵام بڵین لەوە گرنگتر کە سوودەکەی زیاترە بۆ خەڵک بۆ هاوڵاتیان سوودەکەی زیاترە بۆ کڕیاران هەم بۆ فرۆشیارانیش بۆ کڕینی لە جوتیاران ئیسفادەیەکی لێکات هەم کڕیارەکەش کە لە ئێمە یەکڕە ئیسفادەی لێکات بۆ تەندروستی و سەحەتی خۆی و خێزانەکەی باش پرسیارێکی کەم هەیە لەسەر ئەوەی کە ئێستا ئیش دۆزینەوە تۆزێک قورس بۆ بەڕاستی ئێوە چۆنی ئەم قەنەعاتتان لای خۆتان دروست کرد کە ئەم خەتە بگرن کە بچنە سەرەوەی کە با بڵین بابەتی ئیش و بزنسی تایبەتی خۆتان وەک لەوەی کە چاوەڕێکەن خوێندن تاواوەکەن چکەوەی کە ئاگدار بووم زۆربەتان لە 5 ساڵە دەستە پێگروتە لە قۆناغی دووە میزان کۆبووم ئێوەش بە هەمان شێوە کاکژیاری بە هەمان شێوە کە چەند ساڵەکە ئیشی تیاکە زۆربەتان لە تەلەبایەتیەوە یاخود لە زانکۆ دەستان کردو بەم ئیشە ئەم بیرۆکانەتان هەبووە چۆن ئەم بیرۆکەیەتان بۆ هاتووە یاخود چی هاندەرتان بووبووی کە بچنە سەر ئەو قەنەعەتی کە من یاڵە پێویستەکە ئیشی تایبەتی خۆم هەبێت و احتیمال نەکەمە سەر هیچ کەسێکی کە چۆن ئەم بیرۆکەیەتان بووە داگمیرێتر خۆی هەموو کاتێک کە بزنسێک دەست پێکەی من بۆ هاوکارانیشم بە هەمان شێوە بووە کە زین بۆشایەک لە ناو کۆمەڵگەیە هەیە کاکە باڵ پێویستەکە ئەو بۆشاییە پڕ بکەیتەوە هەمومان لەو گۆشەنیگایەوە بەڕاستی سەیری بزنسەکەی خۆمان کردووە و لە هەمان کاتیشە ئێمە واقعەکەیە کە بەڕاستی خەڵک
نابێ زۆر پشت بە دامەزراندن بەستێ لە ئێستا ئابێ خۆت هەوڵ بی بە کارامەی و تواناکەی خۆت کارێک بۆ خۆت بدۆزیتەوە بۆیە تۆ بۆشاییەکە بێ لە کۆمەلگای بتوێ پڕێکیتەوە کەسێکی کریتیڤ و داهێنەرانەبی کاکەڤڵێکێک لە سەبەبە هەرە سەرەکیەکانی ئەوەی کە دیزایانی ئەو پرۆگرامەمان کرد بۆ جامعەکان ئەوە بوو گەنجان زۆر شت ئەخوێنن لە بوارێکە 4 ساڵ 5 ساڵ ئەخوێنن بەڵام دوایی کە تەخەڕوجەکە نازانن چ لایەنێکی بگرن چۆن ئەمە بکەن بە پیشەیەک یاخود چۆن چنە دنیای کارەوە بیرمان لەوە کردەوە کە بین ئەم پرۆگرامە بۆ ئەوان دیزاینکەین بۆ ئەوەی کە ئەو بوارێک کە خۆیان تای ئەخوێنن و ئەو توانایە و ئەو لێهاتەیە کە خۆیان هەیەە بتوانن لە ڕێی ئەو پرۆگرامی ئێمەوە بیکەن بە پرۆژەیەک بیرۆکەیەکیان بۆ بێت وەکو میر باسی کردیەکێکە لە یەکەم شتەکانی کە ئێمە لە پرۆگرامەکە باسەکەین کەم و کورتیەکە چییە گاپەکە چییە واتە چ نوقسانیەک هەیە کە ئێمە ئەمانەیە پڕیکەین بۆ کۆمەلگا لە ڕێی ئەوەوە بەپێی توانەکانی خۆشمان بەپێی ئەو شتانی کە ئێمە شارەزانتیە بتوانین بەیەکەوە بیکەین بە پرۆژێ ئەو بەرەو کۆتایی گفتوگۆکەمانە ڕوین دوا پرسیارم زۆر بە کورتیە مێ جوابم بنەوە ئایا ئەو لایەنە پۆزیتیڤانەی کە هەبووە وەکو بوون بە خاوەن کارێک لەگەڵ ئەو لایەنە نێگەتیڤانە یەکی دوو خاڵم پێ بڵێن زۆر باشە بێت بەڵێ ڕاستی من لە سەرەتای دەستکردن بە ئیشەکە لایەنی ڕیجستریشن تۆزە قورس بوو تۆمارکردنی ناوی کارگەکەم قورس بوو بۆ من لەبەرەوەی کە بڕاندێکی لەم شێوەیە ینی نەبوو کەم بوو لە کوردستانە لەبەرەوە سەرەتایەکی قورس بوو بۆ من و بە بازاڕکردنی بەرهەکەم لە بروی سەرەتان بوو بەڵام لایەنە پۆزیتیڤەکەشی ئەو بوو لە بروی کە بۆشایەکی زۆر هەبوو لە بازاڕاکە بە بەرهەمێکی سروشتی بێزیان تۆ بتوانی چارسەری کێشەکانی قژ و پێستت بکەی ینی ئەمە لایەنێکی پۆزیتیڤ بوو بۆ من کە بتوانم بە ئاسانی بچمە ناو بازاڕەوە دەستە خۆش بێ دروستە ڕاستی نەتوان بە کورتی بڵێ ئاسانی لە بەکارهێنانی بە تێچوونێکی کەم بۆ خەڵکی و لە هەمان کاتە ئەو ستافە کارامەی کە سوپاس بخوا ڕۆژانە کاری لێکەن و تێدا دەکەن لە خاڵە زۆر پۆزیتیڤەکانی و بە هەمان شێوە ئێمە توانین ڕۆژانە زۆرترین کەس کە هەر هەمان حاڵی خۆمان بوون لە زانکۆ کۆتاییان بە خوێندنی ناوە توان بیان خینە سەر کار و بتوانن توانەکانی خۆیان بەرەو پێش بەرن یەکێک لەو بربەستانی کە ڕوبەڕوویان بۆ بەڕاستی ئەوەیە خەڵک ئاشنای فێربوونی ئۆنلاین بکەین کە تێبگەن لەوەی بەڵێ فێربوونی ئۆنلاین لە ئێستەیە ڕێگە چارێکی زۆر باشە کە بە تێچوونێکی کەم دووبارە ئەتوانی کاتێکی زۆر بۆ گەڕێتەوە و بە هەمان شێوە ئەتوانی زیاتر لەگەڵ مامۆستاکەدا گفتوگۆ بکەیت. کاکە ڕۆژانە زۆر گەنجێتە لای ئێمە ئێوە ببێتە کارساز بوونی بە کارساز خۆی شتێکی ئاسان نییە ئەبێ زۆر توانایەکی زۆرت هەبێت ئەبێت تەحمل زۆر هەبێ ئەبێ لە سفرەوە هەموو شتێک بنیاد بنێ خۆت بەتەنیا لە بەروی خۆتی خاوەن کارەکە ئەمە قورساییەکانە بەڵام کاتێککە ئەم کارسازە توانە و حەزی خۆی هەبوو لە ئەخیرا دڵنیا بە ئەم کارە کە دروستی ئەکاکو مناڵێکی خۆی و گەشەی پێهێنێت خۆشیەکەی و ئەو بڵێن ئەو خاڵە ئەو شتانەی کە پێی ئەگا لە ڕێی ئەم کارەیەوە خۆشیێکی زۆر زیاتری هەوێت لەوەی کە لە لای کەسێک کار بکە بۆ ئێمە ئەوە زۆر ئەبینین کە یعنیە تۆ دوای خاوەنکاری خۆیەتی خەڵک لای خۆی تاعین ئەکا بزنسەکەی خۆیەتی خۆی کولفی کولە ینی ئەمە خۆشیێکی جیاوازە بەڵامەوەیە قورسیشە ئاسان نییە تۆ لە سەرەتاوە ستێپ بای ستێپ تا ئەگەیتە ئەوەی کە ئەیکەی بە شتێک بۆ یەک شتی کەش یەکسەر نابێت ینی ئەوە نییە بڵێن بێوێ لە یەکەم 4-5 مانگە قازانج بکەنە قازانج ناکە لە 4-5 مانگی سەرتا ئەمە خەیاڵێکە کەم هەن بزنسەکانی ئاوا لە 4-5 مانگە یەکسەر ئەبن بە قازانجەکەن بەس ناکاتی ئەوێ بۆ 2 ساڵ لاچێت بۆ 2 ساڵی بێت تا بتوانانی بکەویتە سەر قازانج کارسازمان زۆریان کەم وەڵاهی زۆر زۆرە بە تایبەتی لەم 4 ساڵی ئەخیر و لەوەتەی مەسەلەن تۆزێ تاینات کەم بۆ تۆ ئەمانەش ئەها تۆزێک وای کردووە کە گەنج بی لەوە بکاتەوە ئۆکەی بۆ خۆم نەبمە خاوەنکاری خۆم بۆ خۆم شتێک دانێنێم شتێکی زۆر پۆزیتیڤ باشترێتە خۆشکردن کاک ژیار وەکو خۆت وەکو بزنسیان خۆشە بیڵم کە لایەنە باشەکانی زیاتر بووە تا لایەنە بربەستەکانی ڕاستە یعنی تۆسێ بربەستمان بۆ دروست بوو لە مەسەلەی تۆمارکردنە ڕاستە لە کڕینی جیازەکان و هێنانەوەی بۆ ناو کوردستانەوە تۆسێ قورس بوو بۆ من بەڵام لایەنە باشەکانی زۆر زیاترە بۆ نمونە ئێستا بڕاندێکی کوردی بڵێن یعنی لەم جۆرە دروست بۆ زۆر باشترە یعنی بۆ نمونە بیژڵین کە جوتیارانی کوردستان دڵیان خۆش ئەبێ بەم پرۆژەیە زۆر باشترێکە بۆ من دڵم خۆش دەبێت لایەنە باشەکانی زیاترە
ئۆکەی دەستا خۆش بێ زۆر زۆر سپاس گفتوگویەکی زۆر بەسوود بوو من زۆری سفادەم لێ کرد زۆر ڕای و بۆچوونی جیاوازمان گۆڕیەوە دەستخۆشی و ستافە باشاکەین کە ئەم بەرنامە ڕێکوپێکەکەیان ڕەخسان کاتێکی باشیان بە ئێمە بەخشی بەڕاستی بەرنامەی وە تایبەت بە گەنجان زۆر 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 گرنگە لەبەرەوە دەستخۆشیێکی تایبەتیمان بۆتان هەیە زۆر سپاسدانەکەی بە هیوایەوەی ببێتە سوود بۆ گەنجانی تریش کە وەکو ئەمان حەزەکەن بن بە خاوەن کار.